بيتي مؤمنا وللمؤمنين والمؤمنات ولا تزد الظالمين إلا تبارا اللهم آمين. پێشەچی داواکارین لە خوای پەروەردگار کە لە گوناهی هەموو لایەکمان خۆش بین ئینشاء الله و تەمەنی هەموو لایەکمان پڕ لە خێر و بەرەکەت بکات ئینشاء الله لۆ خزمەتی دینی خوای پەروەردگار و ئەوانەی دۆستان و عاشقانی ڕێی خوددا و ڕێی ئیسلام و ڕێی پێغەمبەری خۆشەویستن صلی الله عليه وسلم. میوانانی بەڕێز و خۆشەویست، بە خێراتنێکی پڕ بەدڵی هەموو لایەکتانەکەین ئینشاء الله لە مامۆستایانی بەڕێز و خۆشەویست، لە باوکان، لە دایکان، لە قوتابیانی بەڕێز و خۆشەویست کە ئینشاء الله پابند بن بە گوێڕاگرتن ئینشاء الله لە ئەو چەند فەرمودەیانی خوای پەروەردگار کە لە خزمەتداندا ئەخوێنینەوە ئینشاء الله. و هەروەها سپاسی خوای گەورەمان ئەکەین کەوە لە ڕۆژی جومعەدا کە ڕۆژێکی پیرۆزی گەورەیە و ئەنجامدانی فەرزێکی خوای پەروەردگارە کە وتاری جومعە و جەماعەتە، و هەروەها کە لە ناو جومعەشدا جارەکە دی بەخشین دەست پێ بکاتەوە ئینسان، خوا ئەو ئیمکانیاتە و هەم ئیمانی پێ ئەبەخشی و پێی ئەدا و هەم ماڵی پێ ئەبەخشی. وەکو مامۆستای بەڕێز و خۆشەویست پێشی من ئیشارەتی پێکرد کە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی ڕۆژگارێک بوو لەوانەیە هەر جێگە و ڕێگەی هەنەبووبی یان ناودەنگمان وەکو پێویست هەدیار نەبوو. سپاس بۆ خوای پەروەردگار کە ئەلعان بوویتە ماڵێکی گەورە، تەواوکەری بەشێکی مزگەوتە، تەواوکەری بەشێکی حوجرەیە، تەواوکەری بەشێکی خزمەتی قورئانی پیرۆز و سونەتی پێغەمبەری نازدارە صلی الله عليه وسلم. پێم وایە بەو شێوەیە جوانین ڕاستە و چەپەی ئینسان کوچاکەلۆی ئینسان، کوچاوی ڕاستە و چاوی چەپە هەردووچیان تەواوکەری یەکدینە. دینداریکردن و بەڕێوەبردننی ئەم پێویستیاتەشکە لەو دینداریمان پێویستە هەردووچیان تەواوکەری یەکدینە. وابزانم لەوانەیە سێ تەمەن لێرە ئامادە بن، واتە تەمەنێکی کامر، تەمەنێکی مامناوەنجی، تەمەنێکی زۆر گچکە لە ئیبتیداییەش گچکەتری تێدایە لەبەر ئەوەی خۆشی مناسبە و بەرفراوانی ئیسلام لەوەدایە کە ئینشاءالله جێی هەموو تەمەنەکانی تێدایە کە ئەوانیش پێیان دەگوترێن نەوەی نوێ، گەنجی دواڕۆژ، گەنجی خزمەتکاری ئیسلام لە سەدری ئیسلامدا لە هاتنی بانگەوازی پێغەمبەری نازدارە صلی الله عليه وسلم. بیدایەتی ئێعلانکردنی دینی ئیسلام پێغەمبەری نازدار لە مەکەی پیرۆزەوە 33 گەنجی تێدا بووینە بە پلەی یەکەم کەوا بوونە 30 ژمارەیان بەرەو سەر ڕۆیشت. ئەوجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمانی پێکرا بە ئاشکراکردنی بانگەوازەکەی کەوا بوو تەمەن، و حتا لە پێشی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم تەمەن قیمەتێکی زۆری هەیە لە گۆڕینی جاهیلیەت بەرەو ئیمانداری و چاکە و چاکەخوازی. ما أريد إلا الإصلاح ما استطعت کەوا بوو چاکە و چاکەکاری بریتی نییە لە بەس وتارش بەتەنێ، بەڵکم ئینسانەکان پێویستیان بە ژیانە، پێویستیان بە جلک و بەرگە، پێویستیان بە سوکنا و خانیە، پێویستیان بە پارەیە، کەوا بوو ئەمەی بەتایبەتی سینفی دایک و باوک بە پلەی یەکەم و سینفی قوتابی کە ئەمانەتی ئێمەنە هەوڕۆ، وەکو عەقڵ و شعور و کەماڵ ئینسان دایک و باوک بە پلەی یەکەم واجباتی زیاترە لە منداڵ. شەباب و منداڵ چاوەڕێی دەستی دایک و باوک و زبانی ئەکات، بزانی چیلۆ ئەکا چی پێ ئەدا وە چیلۆ ئەرێ. تەماشەکەن چونکە ئامانجی خودبە لە 7 ڕۆژدا خۆشەویستینە لەوەیە کە ئینسان لەو 7 ڕۆژانە لەوانەیە غەوغای دنیا، مەشغولیەتی دنیا، کار و کاسبی دنیا وای لێ بکاتێ لە زیکری خوا، لە تاعەتی خوا، لە مەوزوعی قیامەت، لە مەوزوعی مردن بێهاگا ببی. بەڵام نوبوونەوەی نوێژی جومعە، وتاری جومعە لە گەرمان دووبارە ئەبیتەوە لە تەمەنی ئێمەدا، نیشانەی ئەوێ شەحنبوونەوەی ئیمانمانە. ئاەتی یەکەمیان کە خزمەتتان داینە لە سوورەتی بەقەرە لە بیدایەتەکەی خوای پەروەردگار کە مەدحی کتابی خۆی ئەکات، أفرمي بسم الله الرحمن الرحيم ألف لام ميم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون. كلام إخوة سبحانه وتعالى هەندێک لە سنەتی خوددا وایە لە قورئانەکەیدا جاروێ بە نون دەست پێ ئەکا، جاروێ بە ئەلیف لام میم دەست پێ ئەکا، جاروێ بە حامیم دەست پێ ئەکا کە ئەوە عیلمی قورئانی پێ ئەگوتێ. دەبی ئینسان زۆر ئاگادار بیت ئەم حرفانی لە بیدایەتی قورئانی پیرۆزدانا نهێنیە کە لە بینی خوای پەروەردگار و پێغەمبەری نازدارمان صلی الله عليه وسلم. خوای پەروەردگار ئەفەرمێ ئەم کتابەی کە نادیتمە خوارێ لۆ پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم گومانی تێدا نییە کە کەلامی خوایە، دەستی جن و ئینس نایگەتێ.
واتە ناتوانن تێشی بدەن، ناتوانن تەحریفی بکەن، ناتوانن گۆڕانکاری بەسەردا بنین تا ئەو کاتەی قیامەت داتهێت و ئەمانەتی ئەم دینە و ئەمانەتی ڕوحی ئێمەش تەواو دەبێتەوە دەچینەوە خزمەت خوا سوبحانەهو وتعالە. ئەم قورئانە هەر وەکو خۆی دەمینی و گومان تێدا نییە مایەی هیدایەتە لە ئەو کەسانەی کەوا لە خوددا ئەترسێن و متەقین و پارێزگاری ئەکەن لە گوناح و تاوان خۆیان ئەپارێزن و خۆیان بەشتی جوان و چاک ئەڕازیندەوە کە هاوێرکردنی حەرام و حەرار ئیمان و کوفر کە ئەوەش دەرسێکی تایبەتە چونکە خۆشەویستینە عیلم بوون بە ئیمانداری کووە و جۆرەکانی کوفر کووە علمی واجبە علمی سنت نییە. هەرچەندە وەکو مامۆستا لە ڕۆژی جمعەدا ئینسان مامۆستا لە جمعەدا ماندیە خەرچیریش ماندیە بە تایبەتی لە سعاتی کە خودبەی ئەدەین هەتا وەکو بەرەو عەسریش هەمومان لەوانێ بەعام پێویستمان بە ئیسراحەت بووبی بەرام سوپاس بۆ خوای گەورە هەورۆ ئەمەش ئەو هەندە خەوەمان ئەکەینەوە بەخشین جارەکە دیکە لە خزمەتەن گۆی بەڕێز و خۆشەویست کە زەخیرەیەکی دیکەمان لۆ قیامەت زیاد بکەین کە بەشێک لە بانگەوازی ئەو دینەی بەرەو پێشتر ببین بە تایبەتی ئەم جیلە نوێی کە لە خوێندندایە کە قوتابین جا یەک وەسەتی گچکۆکەش لە برای خۆتان وەرگرن کە وەسەتەکە خۆی گەورەیە بەڕام من وەکو گچکە لە خزمەتتان باسی ئەەکەم واللهی هەر ملەتێک هەر قەومەک بێوێ بەرەو پێش بڕوات بەرەو سەرکەوتنی باش بڕوات بەرەو دەستکەوتی باش بڕوات دەبیا ئاگای لە گچکە و گەورەی ئومەتی خۆی بیت ئەگەر وانەبی هەمویان گوری خوا هەم خۆی دۆڕا و ئەبی پەنا بەخوای گەورە هەم ئەو ڕێعەتەی لە بەدەستدایە گوری خواردی ئەبی جابزانە گەورەی ئەم دینە جوانەی لەوەدایە کە ئەمەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر بناغەی ئیمان سەرچاوەی هەموو ئیشەکانمان لەوە دەست پێ ئەکا ئیمان و تەقوا خوای پەروەردگار لۆ گەورەی ڕوونکردنەوەی متەقیەکان و پارێزگارەکان چینە سیفەتیان چەندە و چنە لەم ئاەتە جوانەی بەو شێوەیە هینایەتی ئەفەرمی الذين يؤمنون بالغیب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون ئەوانەی باوەڕیان بە غەیب هەیە زانایان ئەفەرمن كل ما لم يقبل المشاهدة في الدنيا فهو غيب هەرچی لە دنیا توانای دیتنی نەبی ئینسان نەتوانی بیگەتێ و بیزانی بەوە دەگۆترێ غەیب و هەروەها مردن لە پێشچاوی ئینساندا هەندێک سیفاتی دیارە بەڕام لە ئەسڵدا ئەسڵی مردن کاری خوای سبحانه وتعالى داهاتنی قیامەت ئیشی خدای سبحانه وتعالى ئەو داتێنی و شێوازەکەی هەندێک سیفاتی لۆمە باسکراینە بەڕام بورکانە گەورەکە و لێدانە گەورەکە و مردنی ئەم خەڵکە و حەشر و حیسابی ئەو خەڵکەیە ئەمە بەشێکە لە غەیبیات و هەروەها خوای پەروەردگار فەرمووی سیفەتی ئەوانەی کەوا متەقینە و خدا ناسشن ئەوانە نوێژ بۆ خوای گەورە بەڕێک و پێش و بەساچی ئەنجام ئەدەن و لەوەی کە پێشم بەخشیون پێم داون و خۆراکە لۆ خۆیان لە پێناوی خوای گەورەدا ئەی بەخشن و ئینفاقی ئەکەن و بەخشینی تێدا ئەکەن کەوابوو ئەمەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوای ئەوەی بووینە ئیماندار دوای ئەوەی باوەڕمان بە ئەساسی ئیمان و ئیسلام تەواو و ڕێکوپێک بوو و باوەڕمان بەو غەیبیاتەش هەیە کە هێشتا لە پێشچاومان نییە و بەڵام دات هەیە کە قیامەت و مردن و حەشر و قەبر و لێپرسینەوەیە نوێژەکانشمان لە خوای پەروەردگار ئەنجامدا لەوەیش کە خوای پەروەردگار کردیتە خۆراک لۆمان ئامادەین بیبەخشین بەو کەسانەی کەوا مستحەق و پێویست و هەژارن وخوای پەروەردگار بە شێوەی واجب ئەو جارەی پێمان ئەفەرمێ لە ئاەتی 195 هەمان سوورەت وأنفقوا في سبيل الله ولا تلقوا بأيديكم إلى التهلكة وأحسنوا إن الله يحب المحسنين ومدوارم إن شاء الله باش تركيز بكنا سرجي سكردنو جيربون بتابتي خزان من داري كسكوكا تركيز بدنا سرجي سكردنو آمادي جراغرتر بين إن شاء الله لو أوي أم فرمود جوانانا سودي لور بكين إن شاء الله وقازان زي لي بكين خوای پەروەردگار ئەو جارەی بە شێوەی بەخشین بە شێوەی ئەمر بە شێوەی واجب ئەفەرمێ ببەخشن لەوەی کە خوای پەروەردگار پێی بەخشیون لە پێناوی خوادا لە پێناوی خوا هەم غەزا ئەگریتەوە جیهاد لە پێناوی خوای پەروەردگار و هەم مزگەوت و هەم ڕێگەوبان ئاو جیران محتاج و فەقیر و قەردار هەمووی فی سەبیلی لای ئەگۆترێ بەڵام ڕاستە کەلیمەکە لۆیە وا بە شێوەیەکی گشتی هاتیە کە ئینسان معنایەکی سەربەخۆی لۆدا نەنێ بەتەنێ بەس برێ جیهادە یان بەس فەقیر و فەقارەکانە نا جاروی خوای پەروەردگار لە قورئاندا زۆر ئاەتەکانی بە شێوەیەکی عام دەینێ فەرمێ فەستەبیقوا الخەیڕات مسابقە بکەن لۆ کاری خێر لۆ خێرەکان کە ئەبوو سەلام بەخۆی خێرە بەخشین بەخۆی خێرە قسەی بەخشین خێرە ڕووخۆشی خێرە پێغەمبەری نازدار صلی الله علیه و فەرمێ اطلبوا الخير عند حسان الوجوه داوای خێر و چاکە بکەن لەو کەسانەی کە ڕووخۆش و جوان و نورانین سبحان الله
کەوابوو دیارە دیتنی ئینسانی مسلمان بەخۆی بەرەکەتە دیتنی ئینسانی مسلمان تەگە هەستان و دانیشتی لەبەر چە لەبەر سزدەکەی لۆخوای گەورە سیماهم فی وجوههم من ئەثەری السجود لەبەر ئەوەی دیتنی ئینسانی مسلمان خۆی بەرەکەت و نور و خێرە و لەبەر ئەوەشە پێغەمبەری نازدە ساڵسم فەرمێ داوای خێر و چاکە لە چێ بکەن لە ئینسانی خاوەن ئیمان و بەرەکەت و چاکە و چاکەخوازی ولا تلقوا بأيديكم إلى التهلكة چونکە مار بەدەست پێیە ئەبی دوای بەرەکەت و قدرەتی خوا سبحانه وتعالى خوا فەرمێ بەدەستی خۆتان مێخنەوە ناو هیلاکەت چونکە لە سەردەمی پێغەمبەری نازدە صلی الله علیه وسلم خۆ کافرەکان شتیان ئەبەخشی بەڵام بەخشینەکە ئەبەوە حەسرەت لەسەریان ثم تكون عليهم حسرة ثم يغلبون كلا سورة أنفال بدرجي هاتيا أفرمي كافركان ماري خوان زور صرف أكل لبناوي أوي ديني خوا سر نكوي ببيت كوسب وصدى لسر ديني خوا وبرنامج خوا سر نكوي أم جميلة نزكترين كسي بيغمبري نازدار صلى الله عليه وسلم تكون مشرك وكافر بو خوي تبارك وتعالى فرمي خسارة من بخوبة أبو لهب تبت يد أبي لهب وتب ما أغنى عنه ماله وما كسب سيصلى نارا ذات لهب وامرأته حمالة الحطب في جيدها حبل من مسد خو كسبة ما عندي بونا برام خيري لنا بيشكو إيماني تكدانيا چونك إخلاصي تكدانيا چونك لبينا يخوا بخشيني تكدانيا أدي أجر هموت لساك بكار هنا هر هم دستكت بالبركة بن أرزو آوت بالبركة خوشي أبي دوست أحباب ومحبة خوش شويستي دان لبيني دا درست أبي لبابي بخشين دا خوش شويستينا حديث فرمودا طبعا قال لك زورا حتى على شريعة الإسلام ده لبابي فقه كي وقر تماشي بكيني زكاة در سنة نية وشيل بقري له زكاة حتى بخوي طاقته زكاة بخلو فقير وفقارة كي ببا سنة نية زاناني شرع أفرمون كابراي مزكي أو زكاة أداء أو أبخشي بخو هستي اشتكي ببخشي له فقير كي ببا لو أو وظيفة ودرب كويكات وعبدي خداي قوري ومغرور ناب لروي نفسي وأو فقيري ما رشد لي ور أجري حسب ضعيف خويناك أو دعاء خيرت لوكا خوش تويست معنا فرمي صلى الله عليه وسلم من قال لأخيه جزاك الله خيرا فقد أبلغ في الثناء أو يقولتيا برای خوی خوشویست خوی کشته پی ابخشی ابی خوای پروردگار پاداشت بداتوا پیامبر فرمی صلی الله علیه و کارشی زور باشی کردیا باشترین ثوابی دایتو قبل جزاك الله خيرا خوای پروردگار پاداشی چاکت بداتوا بباشترین شیوا و فرمی ولا تلقوا بأيديكم إلى التهلكة مار هو کار لوی که انسان پیل ناو بچی خلق خوا ماری پیدا بشچی ثروت و سامانی زوره دلاری زوره دفتری زوره قمری زوره سیاره زوره خانی رکنی زوره برام استفاده لیکن نه لەبەر ئەوەی ئەو تام و چێژەی کە خوای پەروەردگار لەگەڵ ماڕە ئەداتە ئینسان ئیمانەکەی دەگەدانیەلەوە لە شێوازی ئیمانە بەکاری ناینی دائیمەن ماندیە دائیمەن تەعبان و مشەقەتە ئەو ئینسانەیە و ماڕەکەش وای لێ ئەکاتێس لە زیکری خوای بێهاگاکە لە نوێژ بێهاگاکە هەر ماڕەکەش وای لێ کردیێ زیکری خوای لەبیر بردیەوە لا إله إلا الله لبير برديوا نوجي لبير برديوا معنى أو مارة حرامة بوبزانة أو مارة حرامة هر ماركش هاندرد بولو أوي مزجوتي بي آودان بكيوا دستي فقير وفقاري بي بقري إيشي باشي بي أنزام بدي بشويجي قشتي بزانة أو مارة شي بركتو مارة شي سركوتو مارة شي باشا وخواي پروردگار فرمي چاكا كار بنو چاكا بكن خواي پروردگار أو كساني زور خوش أويكوا چاكا كارو لخواي پروردگار أو صفة جوانيان لخود إن نجيك محسنية بخشين وتاك وتاك كاريا أو زي خوش يستينا نمونية كل واجر مولا أصحاب كاني بيغمبر صلى الله عليه وسلم تعال عن راسه خود تركيز بس بخشين كد برام بزانة دايكو باو كش لايف بايبر وردقار سنجور وخوش ويستا أو كتابي خوش ويستانه كإن شاء الله دياري ور أجرنو شتي كتاب خانة ور أجرن دبي شكري خواي جوري زور بكين ودعاء خير لو كسبكين كسببي أمر خصنا أو ماري يبو وشكري دايكو باو شو خوش معن بكين لساعة كذا أن يشكر لي ولوالديك إلي المصير چونك أمري خواوايا أفرمي شكراني خواي پروردگار بكنو وشكراني دايكو باو كشتان بكنو سپاسيان بكن دس خوشان بكن چونك دايكو باو بو زور دس خوش أبي زور كيف خوش أبي كأولادي خوي بسپاسو ببيني سبحان الله چونك لو وقت إذا زور حزب بركتك أكاك أو من داري تن صارة تن مانگا هدي قلتيا خزمتي قلتيا خاويني كردي توا زلكو برجي لي غوريا شوان تن شو ننستي لبري برام الان دەست خۆشی لێکاتەوە و سوپاسی خوای لەسەر ئەکا ئەو دایک و باوکە زۆر بەوە بەختەوەر ئەبی زۆر کە دری خۆش ئەبی سبحان الله یەکێک لە ئەسحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە سەردەمی مەکەدا ناوی سەعدە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی خۆشەویستینە ئەو بابەتەیەش لۆ ئەو باسەکەم لەوانەیە عنوانەکەم هەر کاتەکەم هەر ئەوەندە دەقەیە بی لۆی ئەوەکەم ئاخر بابەت دایک و باو حتى ئەگەر کافر بی ئەگەر مشریک بی لە ئەجریا دەرناسی ئاگادار بن
لە ئیسلامە فێرە ئەو شتە جوانەیە ئەبین سەعد یەکێکە لەو سەحابە بەرەزانی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەڵێ دایکم ئەکافر بوو گوتی والله مادام مسلمان بووی تەمان ئیمانی بە پێغەمبەری هینا صلی الله علیه و سلم سەعد گوتی نە نانە ئەخۆم نە ئاوێ ئەخۆم نە ئەچمەوە بە سێبەر زۆر زۆر ئاگاو لەو فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم سەعد زۆر تەنگاو بوو زۆر عاجز بوو باشە دایک زۆر خۆشەویستە جارێ نۆمان هەری گرتیا دوای ئەوە والوالدات يرضعن أولادهن حولين كاملين دو صاري تواو دقرد دايا نومان جي حملو دواي أو دو صاري شيردانش زورك أكا سيمانك أكا دو صارو شتك دو صارو هشت مانك أو جاري هلا صغري لويك خود بخاوي النبي تو دايكو باوك آقايلتوا لبر أوي لبسي ترين تشت أترسي أقر دايكو باوك لقردان ابنت نتين توجه سيبري خود بر سعد استخدمت پیغمبر صلى الله عليه وسلم فرمي يا رسول الله حالتي زور طارئ حالتي زور نارحتم لرودا فرمي تيها فرمي دايكم وعدي دايا إلا كافر نبموا مشرك نبموا ننا بخوا نآي بخوا نبشتي توبة سيبر مكة زور قرما پیغمبر صلى الله عليه وسلم فرمي أزانت سبك أي سعد خوات سفر مان بيكا فرمي تي فرمي برو ناني لوبا آوشي لوبا سيبرك شي لسر درسكا ئەوەیە ئەزری دایک و باوک خۆشەویستینە مشریکشە پێغەمبەر ئەمری پێکە ئەی سەعەد بڕۆ نانی لۆب بە خواردنشی لۆب بە سێبەرێکشی لە هەنداو دروست بکە چونکە دایکتە کە چوو سەعەد ئەم مەشهەدەی پێغەمبەری ڕاستە و خۆل و دایکی جێڕایەوە و هەم نانی وێ بوو هەم ئاوی وێ بوو هەم سێبەریشی لۆ کرد گوتی چ ئەکە ئەی سەعەد خۆ من مشریکم و ئەتوو مسڵمانی ئیمان بە محەممەدی ناسەڵ خەریکی چی وەڵای گوتی دایکە نانت لۆ دەهینم ئاوشت لۆ دەهینم ئەوە ئامادەمە سێبەرش لۆ بکەم گوتی چێ پێی گوتی گوتی محەممەد صلی الله عليه وسلم گوتی یعنی قائیدەکەت ئەو هایە مامۆستاکەت ئەو هایە ئەوەی ئەمە چەند ساڵە پێی دەڵێن ساحیر پێی دەڵێن کاهین پێی دەڵێن هەڵگەڕاوە لە دینی باوک و باپیری ئەوها ئەمرت پێیەکە نانم لۆ بینە ئاوشم لۆ بینە ئامادەی سێبەرشم لۆ بکەی فەرمی بەرێ فەرمی هەستە بمگەینەکەن خزمەت ئەو پێغەمبەری صلی الله عليه وسلم بەرە سەعەد بەدایکەوە هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و دایکەکەشی مسلمان بوو ئەوجا خۆشەویستینە نمونەی زۆر لە ئیسلامدا لە ژیانی سەحابەکانی پێغەمبەری نازدادا صلی الله عليه وسلم زۆرە لە ژیاننامەی ئەم مەردە خواییانە و ئەم مەردە خواناسانە زۆرە هەر ئەم سەعەتە خۆشەویستە کافرەکان ئەو هەندە ئەزیەتی ئەدەن و مشەقەتی ئەدەن لەناو حەسیردا ئەیپێسنەوە لولی ئەکەن و سەرابن بە هاوای واکەن ئاگرشی لە بن ئەکەنەوە بەجێشی دێرن لەسەر ئەوەی کە ئیمانی بە خوددا و پێغەمبەر هینا صلی الله عليه وسلم بە ئیسلام هینایە بەڵام پشێمان نابیتەوە خێرخوازێک مسلمانەشی دیکەتە هێلەی ئەکاتەوە ئاگرەکەشی لە کلا ئەبات و خوا ئەی پارێزی لەو ناڕەحەتیە و لەو مشەقەتەیە دووبارە و سەدبارە داواکارم لە خوای پەروەردگار کە ئەجر و پاداشتی ئەو خێرخوازانەیە بدەتەوە کەوا دەستی یارمەتی و زەکات پێویستیاتیان لە قوتابیانی بەرز و خۆشەویستی ئەنجومەنی خەلیفانی کۆمەنی ئیسلامی و ناحیەی خەلیفان بەگشتی و دەوروبەری و هەر لە دۆری ئارانە و هەتا سەرچیا و هەتا هەموو گوندە خۆشەویستانەی کە لە ناحیەی ئێمەوە نزیکن لە ئەنجومەنی خەلیفانەوە نزیکن کە ئینشاءالله زیادە فەزڵ و زیادە ئەجر و خێرێکی زۆرتان و دەست ئەکەوی لەوەی کە ئێرە و مزگەوت ئەمە توانین تەواوکەری یەکدینە ئەگەر ئێرە زەعیف بوو بەخوای لایەنی مزگەوتشمان زەعیفە بی ئەگەر مزگەوت زەعیف بوو ئێرەش نامینی ئومێدەوارین هەردووچیان ڕاستە و سەپەی ئێمەنە لۆ خزمەتی دینی خوددا هەتا بە لیقای خوای گەورە شاد ئەبینەوە ئینشاءالله سەربەرزی دنیا و قیامەت بن دووبارە و سەدبارە ئەنگۆش بەخێر بن سەرچاومان ئینشاءالله و موفەقی دنیا و قیامەتان لۆ ئەخوازم خوای پەروەردگار سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتان بکات والسلام عليكم ورحمة الله وبركاته